ومن ببيع برين خوين درنا قلبنا درنا ومن ارتد كمل بطون الدنيا قاصدك بمتمار بردزنا سێوەیەکە لە هونەرمەندان ناسراوەکانی میلەتی کورد خاوەندەنگێکی پڕنەبرە و سۆز بووە لە ساڵی 1970 لەدایک بووە ساڵی 1991 لای قەشە سوورە ئەزمایە خوێندوویەتی بنچینەیەک لە زمانی سریانی و ئەلفوبەی کلدانی فێر بووە لە هەمان کاتیش زمانی عەرەبی و سەرەتاشی لە زمانی فەڕەنسی فێر بووە دواتر فارسیش فێر بووە کەسێکی ڕۆشنبیر بووە. ناسین و ئاشنایم لەگەڵ سێوەی ڕەحمەتی سێوەی هونەرمەند و مەقامبێژی کورد دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی پەنجاکان دوای دامەزراندنی تیپی مۆسیقای باوازی ساڵی 58 بە تایبەتی و 59 لەگەڵ سێوەی ئاشناییم پیا کرد لە ڕێگەی تیپی مۆسیقای باوازیەوە ئێمە لە کۆیە ئاهەنگێکمان ساز کرد ئەو کاتە مامۆستا باکووری کە سەرپەرشتی تیپەکەی دەکرد دیتم یەکە کاتێکەکی اختیاری پشتی تۆزە کوڕ بۆ ئەها جەمەدانێکی لەسەر بوو تۆزە قەڵەوی خرپم بوو هاد ئەمە نەبدە ناسی و نەشم دیتم وقت ئیتر کە کاتی پرۆڤەی ئەو هات ئەو مەقامانەی لەگۆت بەڕاستی ئەمن یەکسەر لە ناو دڵم چەسپا لە ناو دڵم چەقی ئیتر زۆر تەماشاییم دەکرد زۆر لەو ڕۆژەوە لەو کاتیەوە هەر لە یەکەم ڕۆژەوە من حەزم چووە مەقامەکان کۆنە دنیاە قاسیدەکی بە متمانیم بەدەست ناکەوێ بینێرمەکنە نێباری و دوو چاوێ بەرەکە ڕاستی درێ خۆمی لە بۆ ببێژم وای ئەو شەماسە بۆ لە کەنیسەی دەرەجەکی بەرزە کە لە ئەو کاتی هەبووە فەڕەنسی زانیە کوردی عەرەبی تورکی یعنی زۆر شارەزا بووە کاکە زیادی کۆیە بە ڕەحمەت بێ لە لایوی لەگەڵوی ئیشی کردووە لە لایوی ئیشی کردووە وەکو بڵێ وەک ژمێریاری بووە ژمێریاری کاکە زیاد بووە کاکە زیاد زۆر تەشجیعی کردیە زۆر پاڵنەری بووە ئەو ڕێنمایی دەکا و هاوکاری دەبێت هاوکاری دەبێت کە بچێ لە بەغدا چەند گۆرانیەک تۆمار بکاتن. ئەگەر بێت و بابڵین لە بۆ نمونە چینەکانی دەنگ گروپەکانی دەنگ دەستنیشان بکرێت سێوە لە گروپی دەنجی تینۆر کە یەکێک لەو چینە دەنگانەیە دەتوانم بڵێم هەتا بڕی دەدەنگ و زیاتریش بە تایبەتی دەنگبێژی پیاو لە چینی دەنجی پیاوان زیاتر باو بووە و سێوەی لەسەر ئەو تۆناتە لەسەر ئەو سکێڵ و پەیژەیە توانێتی فۆرمێکی جیاواز و بنیاتێکی جیاواز و ببێتە هۆیەک لە بۆ پەڕینەوەی کۆمەڵێک میلۆدی کە دەتوانم بڵێم بۆنی کوردەواری و ڕەنجی کوردەواری و میلۆدی کوردەواری. بزن
من برندي پشتی لبستی. ئەگەر گوێ لە مەقامەکان ڕاگرین بە تایبەتی مەقامی سەحەرا ئەمە با بڵین تەرتیلەیەکی دیریمان هەیە بە ناوی قومشەپیر لە کەنیسا هەست دەکەین بیست زەبد ڕەنگ و بۆ ئەوەی ئەو مەقامەی هەیە بۆ خۆی لە ناو هەموو مەقامەکانی نەبرەیەک هەیە ئەو نەبرێ ئێمە ڕەنگە مەسیحیەک زیاتر هەستی پێ بکەکە سەردانی کەنیسەی دەکە ئەو نەبرەی لە دەنجی سێوە دەدۆزینەوە لە ناو مەقامەکانی کڵێسە وجودی هەیە بەڵام سێوە یارە خاوەن دەنگێکی زۆر ڕەسەم بووە دەنجی زۆر خۆش بووە و کەلیماتەکانێکی زۆر جوان بووین لە هەمان کاتیشە بۆ خۆی تەمرینی بە قورجی خۆی کردووە ینی ئوستادی مەقامات بووە لەو بارەدا بەڵام بەداخەوە کە دەچێتە بەغدا ینی ئەو پێنج مەقامی بۆ تۆمار دەکەن ئەگەر نا بۆ خۆی مەقام و گۆرانیەکانی زۆر بووە مامۆستا کەریم شارەزا لە کتێبی سێوەی هونەرمەند لە تەرازوی ڕەسەنایەتیدا 28 مەقامی تۆمار کردووە ناوی مەقامەکان و بەشێکی زۆری تێکستەکانیش وجودی هەیە لەو کتێبە کە بە دەنجی سێوە وتراون قلي برادرنا يا خواكي سري من دايشي دري مني غريبة ماردة ترسي للدكاني علي خياط علي سليمانيان پێدەگوت لەوێ هەتا پێم گوت ئەو گوتم مامە سێوە خاڵە سێوە گوتم دەمەوێت ئەو سەحرم لۆ بنووسیەوە ئەمن هەتا ڕادێک دەیڕێم باشی دەڵێم کوڕا گواتیدا بڕا گوتیە گۆ عەدمی دەکەن چزانن مەقام برێن گوتم وەڵڵا تا ڕادەیەک باشم ئەمشت ئەو دەمە گچکە بووم تەمەنم دەوری 13 ساڵ دەبووم دەفتەرێکی شێسپەڕیم پێ بوو وەڵا نووسیمەوە سەحەر سەدایە منی غەریبە ماری وەزی هەرگێژم ئەگەر فەقێیان لە مەدرسان دەخوێنن ومن ببێنێدەڕێزم قلي برادرنا ومن أرسندي دكم لبيكون دنياي قاصدكي بمتماني بدزنا كبير مكنا بجني بارك ودوشاوي برقا راسي دنيا خومي لبو ببيجم ويلي گۆرانی ئەوە سەحەرا ئەمە ئەگەر بمانەوێت عەزفیکەین بە مۆسیقا لێدەین مەسەڵەن بە مەقامی چوارگا لێ دەدەین بەڵام ئەوەی کە مامەستێوە دەیڵێت چوارگا نییە تابعەکە ئوسلوبێکە هەست و سۆزێکە ئەوەیە ئەگەر وەکو بڵێم شەچی تایبەتە مەسەڵەن دەڵێن ئەوە سەحەرا گەلی برادەرینا ئەمنەوە بوارەکەمەوە گەیوەتێ ڕازی دەبنە ئەوەی کە ئەو دەیڵێتن شتێکی تایبەتە شتێکە دەتوانین ئەگەر ئەمە خاوەنی خۆمان بین کە کورد خاوەنی خۆی بێتن لە دانانی مەقامەکان دەتوانین ئەوە ناوی لێن بڵێن ئەوە مەقامی ئەوە سەحەرە أول سحرا سحر صداي مني غريب ماري ورزي ورجيرم
ئەگەر فەقێیان لە مەدرسان دەخینن وەی لێ سەحرا ملاحەزە بکە لە با بڵێن لە سڕینی هەر مەقامەک پەنجەمۆرێکی دەنجی لە ناو مەقامەکەدا ڕەنجی دایتەوە لەو مەقامەش هەمان شت وەی لێم وە سەحرا ئەوەی با بڵێن ئەو میلۆدیە بوویتە شوناسی ئەو مەقامە 5 مەقامی تۆمار کردبوو ئەو مەقامی سەحەرەوە عەجەمە مەقامی گوڵێ ئەوە حیجازە بەهار حیجازە ئایشەگوڵ بەیاتە دەڵێن مەقامەکی دیشی بە ناوی کراسی شەنگمێرەم بەڵام من جێم لێ نەبووە نازانم نەم جێم لێ نەبووە لە بیرم نییە چۆن بووە ئەو چوارەی مایە مەقامەکانی خاڵە سێوە بە پەنجەی دەست دەژمێردێن بەڵام وەکو ناوەڕۆک ڕاستە لە ڕووی با بڵێن چەندایەتی کەمن بەڵام لە ڕووی چۆنایەتی لە ڕووی ناوەڕۆک لە ڕووی مەزمون خۆی لە خۆیدا هەڵگری ناسنامە و شوناسێکی کوردیە بەڵام سێ لەو مەقامانە کە سێ مەقامی جیاوازن یەکیان مەقامی حیجاز ئەرێ گوڵێ و مەقامی بەیات ئایشەگوڵ کە یەکێک لەو مەقامانە بووە کە دەتوانم بڵێم خاڵە سێوە گۆتیتی زۆر بە شێوازێکی کوردی و جوان ئادای کردیە و زۆریش لاسایی کرایتەوە ئارێ گورێ ڕەنجەسمەرێ گورە جوانێ سێنگ سپێ مەمەک فنجانێ داگ حودودێ بابشا سەیوانێ ئەوەی ئەو دێڵێتن شتێکی تایبەتە دەتوانین ئەگەر ئەمە خاوەنی خۆمان بین لە داڕشتنی مەقامەکان کە ناوی خۆمانی لێ بدەین دەتوانین بڵین ئەوە مەقامی ئەرێگورەیە ئەرێگورەیەکەش مۆر و مڵشی سێوەیە سێوە کەسێک بووە تایبەتمەندیەکی خۆی هەبووە هەزار ڕەحمەتی لێبێ مامۆستا کەریم شارەزا باسی کرد زارێکیان کوتی لە کۆیە گەر لە مەجلیس و کۆڕەکان کە گۆرانی و شت مەجلیس هەبایە کە دادەنیشتن هەموو گۆرانی بێژەکانی ئەو کاتەی گۆرانی یەکتریان دەکوتەوە بەڵام کەسیان نیان دەتوانی گۆرانی مامەستێەوەی بڵێنەوە لە کاتی ئەوەی کە مزگەوتی گەورەی کۆیە تاقی هاتوتەوە داوایان لە سێوەی هونەرمەند کردووە کە بێ مەقامێک
تەرتیلەیەکی دینی بڵێت تەرتیلەیەکی وتوە دەڵێن ئەو تەرتیلەیە هەر ئەو کاتی وترا نە تۆمار کرا نەدووبارە کرا بەڵام ئەوە چمان پیشان دەدا هەم قبولکردنی برا مسلمانەکانمان قبولی ئەویان کردووە کە مەسیحیەک بێ لەوێت تەرتیلەکە بڵێ هەم ئەویش پێی خۆش بکە گومبەتێک تاقەچی نوێ دروست کراوە ئەوی شوێنی عیبادەت و خواپەرستیەکە مزگەوتە بۆیە ئەو تەرتیلەشی وتووە. لە ساڵی 1952 بۆ یەکەم جار دەچێتە ئیزگەی کوردی بەغدایە لەوێن دەرێ ئەو چەند گۆرانەی سەحەرا گورێ عایشەگۆڵ بەهار گۆرانی کەشی هەبوو بەڵام ونە لەو کاتەیدا مەسەن وەزعی و باری مەسەن کوردستان و ئەوە مەسەن خۆش نەبووە و زۆر کەس ئەو ئامێری تۆمارکردنەی نەبووە. ئەوە یەک لەو ئاوازانەیە کە لە سکێڵی مەقامی حیجاز دەگوترێ ئەرێگوڵێ من لە یەک لە کۆپلەکان دەست پێ دەکەم چکە بەخۆی مەقامەکە زۆر دوور و درێژە. گەلی برادەرینا گەر جەلادان لە من دەگرن چار گۆشەی مەیدانێ سەرخەچی شامسریان دەردەینن لە کالانێ تۆ عاشقی خودای بەوێ ڕۆژی جومعەیە شەمووی بەسەردادێ ئەوان گرتیان بەردەوای لە بەندین خانێ دادێ گورێ لە باخانم نەمایی خۆشی لە سارایانم دەست لە من بەردە و تەماشاکە لە چۆنیەتی باڵێن مەقام چڕین ئاوازی لە بۆ مەقامەکە دانایە ینی ئاوازی مەقامی لە کەم گۆرانی بێژی دنیادا هەبووە ئاوازی مەقامی لە بۆ نمونە لە هەموو کۆتاییەکان دادێ گورێ لە باخانم نەمایی خۆشی لە سارایانم دەست لە من بەردە و شخصیەتی ئەو مەقامە لەو چەند تۆنەدایە هەموو مەقامەکان چەند کۆپلەیە بەڵام لە کۆتاییدا دادێ گورێ لە باخانم نەمای خۆشی لە سارانم دەست لێک بەردانە یعنی توانیتی بەوە ختام لە ئاوازەکە دابنێ لەو مەقامە لە مەقامی حیجاز دەتوانم بڵێم ختامەکە بووتە بە شۆناسی مەقامەکە ینی ختامی مەقامەکە بوویتە شوناس گەلی برادەرینا وەگەر سەرێ من دەیەشی وا درێ عایشێ بابە نوێرانێ ناسەکنی لەبەر میراتەوە نامەزگورتی مالیان لە کۆڵانەی کەنیسەی بوو کۆڵانەی دێرێ بوو ئیتر ماڵی برادەرەکەم ئێستاشمە کەمالی کەریم بەیتاڵی پێدەرێن یا ڕەحمەی داچی ئەوش بەراماریان بەرامبەر کۆڵانەکەی بوو ئەمن دەهات بۆ بێدا ڕۆشتم دیتم یا ڕەحمەوە ئەی هاوار هەش هەردێک ئەی هاوار هەش
ئەی هاوارێژم گوتم یا ڕەحمەوە چ بووە گۆرە گوتی ئەو شۆکە سێوەی فەقیر گوتی لەسەرمان ڕق بوویتەوە لە ژوور نۆی 1963 ئەمرێ خوای کرد بەڵام بەفر لە چیای هەموو کەوت بوو ئەندە ساڵێکی سال بوو ئەمش گوت کە وای گوت هەرت بەڕاستی زۆر ئەو یەکسەر خارمدا لە بۆ مارەکەن کە چوون تەماشام کرد خەڵک دەرکیان حەوشیان کردبووە دەرکەی مارەیان حەوشە و ئەوە ژوورەکان شکان بوو سێوەیان دەردەینا دەیان بر لە بۆ کەنیسەی کاتێک کە سێوەی هونەرمەند کۆچی دوایی دەکات لە کۆیەوە با بڵێن لە مرکزی شارەوە کە گەڕەکی دیانە تقریبان مرکزی شارە لێەوە بە شان و بازووی گەنجی موسڵمان و مەسیحی هەر بە پێیان وەکو مەسیرە سێوی هونەرمەندیان هێناوەتە قەبرستانی هەرمەوەتە ڕەنگە 3 کیلۆمەتر ببی 3 کیلۆمەتر بە شان و بازووی ئەو خەڵکە هاتووە مامە سێوە ئێستا قوتابخانەیە قوتابخانە چی ئەسیلی ڕەسەنایەتی کوردیە کە لە دانیشگاکانی کوردستان لە ئەکادیمیەکان لە پەیمانگای هونەرە جوانەکان گۆرانەکانی دەرسە. ئەگەر سەرێ من دەیەشی دریای شەبابان وێرانێ ناسەکنی لەبەر میراوەڵامەوزگوتی ئەگەر عایشە بوردەرێ هەر کەسانێکی سوارە سوکەلانەکەی من ناناسیە ئەوەتانی قا